پێشدا دەستان خۆش بسپاس لەو بەسەرکردنەوەی هۆشیاری نیشتیمانی دیارە ئەکتیڤترە و لە جاران باشتر ئەتوانی ئەدای کارەکەی خۆیان بکەن. بەنسبەت ساڵی ڕابردوو ئەو ساڵێکە بەڕێمان کرد ساڵێکی زۆر باش بوو، توانیمان خۆڕێ خستنەوەی تەواوی هێزەکانی پێشمەرگەی تێدا بکەین بە جوانترین شێوە و ڕێکترین شێوە و بە شێوەکی سەربازیانە خۆمان ڕێکخینەوە و چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و لە هەموو یەکان وعدەکانی وەزارەتی پێشمەرگە زۆر باش چوویتە پێشوو دەستان خۆش بیتن. سەیدی چوون دەڕوانێت بۆ ساڵی ڕابردوو. ساڵی ڕابردوو ساڵی 2022 ساڵێکی هیوامان هاتە جێم چوونە سەر وەزارەتی پێشمەرگە بە هیواینە ساڵی داهاتوو 23 ئەو هیوای مای کەمل بی. هیویدارم ساڵی داهاتوو ساڵێکە خێر و خوشی بیت بۆ هەموو پێشمەرگا و بۆ هەموو کوردستانی عام. خۆشحاڵی دەریشتە لە ئەسنەگران دەرشاد دەبینەوە دیارە ئەوڕۆ کۆتایی ساڵی 2022 و ئینشاڵڵا سەرەتای ساڵی 2023 دیارە لە ڕابردوودا ساڵی 2022 ساڵێک بوو بۆ پێشمەرگەی خراپ نەبوو، بەڵام ئێمە وەکو پێشمەرگە تەمۆحمان زیاترە هیوادارین لە ساڵی تازەدا ژیانی پێشمەرگەی خۆشتر بکرێ و زیاتر هاوکاری پێشمەرگە بکرێت لە هەموو ڕوویەکە. ساڵی 2022 سارێکی زۆر خۆش بوو لە ئێمە و لە ساڵی 2022 زەواج و شلفەمان بۆ بەسترا و کەوتوینە سەر وەزارەتی پێشمەرگە محاشەکانمان کەوتە سەر باقی زۆر سوپاسی وەزارەتی پێشمەرگە دەکەین. ساڵی ڕابردوو ساڵێکی باش بۆ هێزی پێشمەرگە لەبەرەوەی کۆمەڵێک چاکسازی کرابوو تا ئێستا و چاکسازی نەکراون و هیواخواتین و ئاواتقوازین بۆ ساڵی داهاتوو زیاتر گرنگی پێ بدێت و چاکسازی زیاتر بکرێت بۆ هێزی پێشمەرگە زیاتر گرنگی بێدرێت بە هێزی پێشمەرگە. من وەک ئەفسەرێک لە وەزارەتی پێشمەرگەی کوردستان پیرۆزبایی ساڵی نوێ لە هەموو کەسوکاری شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکانەکەم هیوای سەربەرچی و خۆشیان بۆ خوازم. خەونی من خەونی هەموو پێشمەرگەی کوردستانە و هیوادارم هەموو هێزی پێشمەرگەی کوردستان یەکگرتوانە بتوانین بەرگری لە خاکی کوردستان بکەین و گەڕانەوەی ناوچە دابڕاوەکانە بۆ سەر نیشتیمانی گەورە کوردستان. هیوادارم ئەم ساڵ بێتە ساڵی خۆشی و ئاشتی و پێکەوە ژیان بۆ هەموو کوردستان. وەکو ئەفسەرێکی وەزارەتی پێشمەرگە پیرۆزبایی ساڵی 2023 لە سەرجەم هێزی پێشمەرگەی کوردستانەکەم لە ماڵی شەهیدە بەڕێزەکان و وەکو ئەفسەرێکی وەزارەتی پێشمەرگە خوازیارم ئەم کێشەکە هەیە بێتە کێشێکی نمونەی لە ناو عالەما دیار. من وەک فەرماندەی فەوجی دوی لیوای پێنجی وەزارەتی پێشمەرگە پیرۆزبایی ساڵی نوێی 2023 لە سەرجەم هاوڵاتیانی کوردستانەکەم بە تایبەتی هێزی پێشمەرگەی کوردستان هیوادارم ساڵی نوێی 2023 بێتە ساڵێکی وەچەرخان بۆ خۆشگوزەرانی بۆ هەموو هاوڵاتیانی کوردستان و بێتە بەرەو پێشوونی ئیشوکارەکانی وەزارەتی پێشمەرگە لە سەرجەم ڕووەکانەوە. پیرۆزبایی ساڵی نوێ لە تەواوی هێزی پێشمەرگەی کوردستانەکەم و پیرۆزبایی لە سەرجەم کەسوکاری سەربەرزی شەهیدانەکەم. ئێمە وەکوی هێزی پێشمەرگەی کوردستان هەردەم ئامادەین بۆ هەر ئەگەرێک خوێنی خۆمان بەخت بین لە پێناو خاک و نیشتیمانی پیرۆزی کوردستانە و ئێمە چەند لە پێشنیار و داواکاریەکمان هەیە ئەمە نائەکەین هێزی پێشمەرگەی کوردستان زیاتر بەرەو پێش بژێت و زیاتر خزمەت بکرێن لە هەموو بوارەکانە و تەمەنای باشکردنی سێکتەری پەروەردە و بەرەو پێشچوونی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم و هیوا و ئاواتمان هەمووی یەکپارچەی خاکی کوردستان و دروستبوونی دەوڵەتی کوردستانە. بەڕاستی ئەمە داواکاری و پێشنیاری هەموو هێزی پێشمەرگەی کوردستان. من وەکو پێشمەرگەیەکی کوردستان خەون و هیوا و ئاواتەکانم وایە بۆ ساڵی 2023 ئاڵای پیرۆزی کوردستان لەگەڵ ئاڵای وڵاتانی جیهاندا دابنرێ